ڕێز و خۆشەویستی هاوڕێیان هیوادارم باش بن. سەندە قسە و باز دەکەین لەسەر ئەو سەرنجانەی لەسەرەوە نووسیتمان مەسرور ببورن. فازر میرانی سەرکرایە ململانەیان دێ بەرپرسی پارتی لە نێوان خۆیان و سانابەر زنجیەکان. هاوڕێیان بەخێربێن. سەرچاوی ئێمە هاوڕێیان چەندە قسە و باز دەکەین سەرچاوی ئێمە هاوڕێیان بەخێربێن. سەرچاوی ئێمە هاوڕێیان دیتان یعنی ئەو دیاردەیە من ناڵم هەر لەناو ئیسلامی سیاسی هەیە، لەناو زۆربەی باوەڕەکان هەیە. هەتا ئیسماعیل سوسەیی مامۆستا ئیسماعیل سوسەیی لە ژۆرێ بوو بڕوا بکە یەک مەلات نەدەدیت دیفاعی لێ بکە، یەک حزبی ئیسلامی لەسەری ڕاوەسی ئیدانەی بکە ئاگای لە ماڵ و منداڵی بەر بووە هەموو خەڵکی بڕۆ بزانە چ قتارەکە لە بۆ ماڵی خێمەی هەڵدایە لە دەرەوە. یعنی لە کاتێکدا هەموو کەسێک نەکرد مەلاکان نەکرد ئیسماعیل سوسێ هەموو کەسێک زیندانیان ئەو وەختی لە تنگانەیە هاوڕێیان زۆر گرنگە ئینسان لەگە یەکتر ڕابوەستی. قسە قیەم و ئەخلاق ئەگە هەبی ئەو کاتەیە کە ئینسان کاتێک دەکەویتە ئەزمات لەگەڵی ڕادەوەستی. یعنی هەموو کەسێک ئەو قسەیە زۆر جوانە ئەڵێ ئازار هەرچەند قورس بێ هەرچەند ئەوە بێ دەڕوا لە بیرت دەچێ، بەس ئەوەی لەگەرت ڕاوەستە قەت لە بیرت ناچیت، قەت لە بیرت ناچی. ئەوە بەڕاست شۆڕش عەباس ئەو لیوا شۆڕش عەباس دەستە ڕاستی مەسرور برم ئەسمە دەرگوشی ئەوە هەڵات بۆ ئیتالیای پێیان گوت فۆرەن دەی بگەڕێەوە. مدیر مەکتەبی ئەسمە دەرگوشی بوو 20 میلیۆن دۆلاریان ێوە گرتی تا ئێستا، گوایە دزی و گەندەڵی کردێ پاریان ێوە گرتی و بڕۆ دەرێ بڕۆ لۆ خۆت دانیشە. خانێکی هەیە لە ئێمپایر لەو ماوانە جگەلەوەی لە ئیتاڵیا هینابیانەوە هەوڵ وتبیان ببورن وتبی خانەکەم دەفرۆشم تو کرێت چی لە ناوی خانی خۆمە وتی کرێت چی لە بۆ نییە باسی ئەو خانێش بکەیت خۆشتی واکو دەکەیت بەڕاستی ئەوە بارزان قەسابی ژوتیان یعنی هەم حەز دەکە بێتە دەرێ هەم چوو بە دەرێ ئیتر پەرە پێیان گوت وەرەوە. ینی بەڕاستی جێگای سەرنجە جێگای سەرنجە. خۆی چییە؟ هیچ بەرپرسەکی ئاسایش ناوێریت بستە دەرێ بستە دەرێ. بەخێر بێن هاوڕێیان ئەوڕۆ بارزانیش برازایەکی کوڕینی هادیشی هینابوو عەلە ساز بچی لێ خواردن لەگە میلەتی بخوا. میلەت لایوان واتە لەگەر هەموو خەڵک. بڕوا بکەن چارێک 20 دەقە چوو بوو ڕۆیشت بوو مۆبایلیان لە هەر هەموو خەڵک وەرگرت بوو، هەر هەموو خەڵک وەرگرت بوو لە دەڤەری بارزان کەس لە بۆ لێبوو تەسویر بکە. لەم هەر بارزانی چارێک 20 دەقە بوو مەسرور چیرۆمەوە لەوێ بوون حەفلەکی ئەوەیان کرد. بەخێر بێن کاکاروان سەرچاوی ئێمە سەرچاوی ئێمە کاگمەکی ئامێدی خەبەرێکی بڵاو کردەوە جێگای سەرنجە هاوڕێیان بەڕاستی ئەڵێ مەسعود بارزانی گوتیتی پارەی زۆر سرف مەکەن لەوە ئینتخاباتە لەبەر ئەوی سرف کەین و سرف نەکەین نەتیجەکە بە زەبقی ئێمە دەرناچێت. من نازانم یعنی و خەبەری کاگمەکی و مەکیشتا حەدێک ئاگای لە ناو ماڵەوەیانە هەر بۆ زانین بەس خەبەرەشی جێگای سەرنج ڕاکێشە جێگای سەرنج ڕاکێشە هاوڕێیان. ئەوە سەید عەبدوڵڵای کەرزی کەسێکە فەریقی یەکەمە بەخانشینی فەریقی یەکەمیش تەخە ئەوە بووە یەکێک لە بەرپرسە سەربازە دیارەکانی پارتی دیموکراتی کوردستانە کۆن حەسک بوو. ئەوڕۆ دەستچێشانەوەی پێشکەش کرد لە پارتی. یعنی پارتی بدە 12 کەسی وای هەیە لە ناو هەولێرێ نامێ قسوارەیە سەید کاکەیە جەمال مورتکەیە عادل ئەبوو شواربانی ئەوانەی هەیە. ئەوە یەک لە ڕەمزەکانی دەستچێشایەوە هەر بۆ منەوە وەزعی ناو هەولێرە برادەران هاوڕێیان بچینە سەر بەر لەوەی بچینە سەر ئەوە بە باسی سانە بەرزنجیەکان بکەین. مەسەلە لێرە سانا نییە هاوڕێیان
کە پومان دەخورێ لێدانمان هاتیە لێدانمان هاتیە. هاو بەڕێزان بەخێربێن خوشکان برایان بەلەوەیەتە بچینە سەر فازڵ میرانی سەرکرایە من ملانەی ئومەت خۆشنا و بارزا قەسا پشتیوان سادق و ئارینانە کەلی لەقید و یاخوا بەخێر بێ ناوڕێیان دنیایەک ڕێز هیوادارم کاتێکی باش لەگەیەکتر ببینە سەر ئەو نیو سەعاتەی لەگەڵ یەکین دوای ئەوم پسڕی دەکەم بڵاوی دەکەمەوە بەداخەوە خەڵک لایڤی پێشکەوتوترە ئیمن ڤیدیۆم پێشکەوتوترە گە سەیر بکەن یعنی ڤیدیۆکە پسر دەکەم بە دەقات بینەری زیاترە. بەڕێزان سانە بەرزنجی لەو ڕۆژانە یعنی هات دووبارە پێشتر ئەوەی شازادەی کردەوە بوو لە سلێمانی هەیبەتیان شکان یعنی شکستەکی زۆر گەورە کرد ئەو کچە ئەودەکی لێدا لە تاریشی بوو هەمومان خۆشمان دەویست توانی بوو یعنی بەڕاستی بە هونەرشی زۆر بەرزی هەبوو گەنجی کورد خەڵکی کورد لە گۆرانی ئەزنەبیدا بماڵی بیهین تۆ ناو هونەری کوردی و هونەرشی جوانیان هەبووەوە عەدنان کەریم و زۆری کەشن یعنی لەو چەند ساڵەی داهاتوو خۆی دەرخستە ئابڕووی خۆی برد یعنی کو ئەوها بەسەکەت ئاوا شاتە خوارێ. هونەر هاوڕێیان پەیامەکی زۆر ئەخلاقیە نووسین هونەر قسەکردن لەوە کەسانێک کە خاوەن موڕاڵ بن بیانێ پەیام دەن چکۆ توێژی وشیاری کۆمەلگان وزائیدەن تەسیریان لەسەر کۆمەلگا هەیە یعنی مەسەلەن ئەوەندەی مادۆنا بەنمونە وەکو دەڵێن هونەرمەندەکانی دنیایە کە تەسیریان هەیە دەقاتی سیاسیەکان قسەیان هەیە ئەوەندەی شەکیرە هەیتی مەسەلەن ئێستا تایلەر تەوازەم ناوی تایلەرە کچەکی گەنجە مەسەلەن داوای لە خەڵک کردیە دەنگ بدەن بە هاریس کامالایە یعنی ئەو ژنا کە لە دژی ترامپ دەجەنجی و هیوادارم هەموو لایەک هاریس کامالایە وابزانم ناوەکەی ئەوەیە خەڵک دەنج بێدە ژنە پێشکەوت خوازە ڕەشە دژی ڕاگەزپەرستیە و دژی ئەوەیە داوای لە هەموو خەڵک کردێ دەنجی بێدە جارەکەی تر شێر کە یەکێک لە گۆرانی بێژە بە ناوبانکان یاوەزەم جۆرج ناوەچیان هەبوو هونەرمەندێکی هەرە بە دیارە گوتیە ترامپی ئەتوی هەندەی ببێ سەرۆک کۆمار بە خەڵک دەرەی فاکی و لە شوێن توشت بەم لێت دەدەم هاوڕێن نەگەوە سلندیۆن هەموو تازەنەوەی گۆرانی تایتانیش دەڵێ لە ماوەی ڕابردوو ترامپ ئاهەنگەکی کرد گۆرانەکەی لێدا یەک ڕوونکردنەوە لەسەدا گوتی ئەتو ترامپ لە بۆت نییە گۆرانی من پێشکەش بکەی لە بۆت نییە گۆرانی من لە هیچ ئەوەیەک پێشکەش بکەی فەڕەنسیە بە ئەسڵ کەنەدیە برم لە فەڕەنسای دادنیشی بە ئەسڵ کەنەدیە گوتی لە بۆت نییە گۆرانی من لێدەی کاچ خۆم تۆ سەیری ئەحمەد قایە دەکەی چه هونەرشی بەجی هێشت چه مەوقیفەکی نوان چەند تەسیری هەمومان کرد من بچووک بووم یەڵماز گۆنای تەسیری ئێستا من کرد مە بچووک بووین هەمومان شڤان پەروەر تا ئەوها زەلیل و هەڵپەرست نەبوو تەسیری بەقەت پێشمەرگە بەقەت شۆڕش تەسیری لە ئێمە کرد هونەرمەند زۆر گرنگە ئەوانە دێن خۆیان هەڕاز دەکەن دەبنە زمان حاڵی ئەو سوڵتە دیکتاتۆریانە ئەو سوڵتەی لۆ چش خۆزیە باوەڕ بایە ئەوانە دێن لۆ پارەوە دەکەن شەڵڵا ئێستا مەسەلەن هونەرمەندەکی پارتی حەقە چڕەوای خۆیتی بەس کاکە ئەو مرتەزەقانە دێن لۆ پارەیە لۆ پارێزە پارتی هاوڕێیان پارتی زۆر خەڵک فاسد دەکە یەکێتیش بەس پارتی مەدرسەیە خەڵک دەکڕی وجدان دەموچاو ئبداع داهێنان مەسەلەن هەیە من لەوەنیەکان سەد گەنجی هەرە پێشکەوتوی کورد و بیانی بە پارە کڕیە داینایە بڕۆ ریپۆرت لەوەی بدە بڕۆ ئەزیەتی ئەوەی بدە ینی هەموو داهێنەرەکان یەکلەوان پێشەوە ئەحمەد لە ناو فەیسبووکی نایتەوە دەبوو من داهێنانەکەی لە خزمەتی خۆیان دادنێن نەک لە خزمەتی کوردستان دادنێن ئەو هونەرمەندانە تۆ دەینی مەسەسانە دەنگەکی زۆر جوان گرنگ کچەک بوو گەنج بوو پێڕاگەی کوشتیان کاکە نەک کوشتیان قێزەوەنیان کرد وەڵا تووشی بین وەکو سیاسەکان لەو نەوعانە دەدەین بە هێلکەوتە ماتەی زۆرش ئابروو بەر ئەوانە هونەر دەفرۆشن قێم دەفرۆشن ئەخلاق دەفرۆشن تۆ سیرکە مەسەلەن فەرهاد پیربەر ئەمە لە هەولێر بوون دەیناسن دەنگەکی زۆر جوان بوو بوێر قوربانی دەرهات بۆ لە فەڕەنسای من دیتم لە هۆڵی میدیا یەکەم جار هەستاوە دژی شەڕی ناوەخۆ جەوازی دڕاند و دژی شەڕ بوو مەسەلەن لە بەرەی خەڵک بە تا 2001
ئەوە نێچیر بردی و فاسدی کرد و چێشی خێزانی شانلۆ دروست کرد دەرێ سەی مالی بارزانیمە تخواوەرە پرۆفیسۆر بی جوێن دەدا جوێنی ئازنزم دەیان دەست لە بۆ گونی گەل و گونی ژنەژی بردەم نامێ ناویشی بدەم ینی زۆر ئاسنزمە تێچاندا زەکەریا ئەو هونەرمەندە دیار و بە بەتوانایە پارتی چی لێگر کردیە بزنس عەدنان کەریم چۆ بەیەکێتی بە پارتی چیان لێ کرد کاچ خۆم ئەوەی لەوانە نزیک تۆوە هونەر دەکوژن یعنی داهێنان دەکوژن ئەدیب دەکوژن فاروق ڕەفیق سەیریکە کابراەک بوو لە مەیدان بوو خەڵک هەموو خۆشی دەویست دەبا بوێری ئێستا ئەوە چی دابنێتم فەیسبووکە چی دام بزان کو دەبتە قەشمەر دەبا بوێری کۆڕنگ بکە بزانە کو خەڵک ئەوەی دەکات شنیاران وەر یعنی کچەک بوو پۆستی دەکرد هەموو خەڵک مەتعی دەکرد بە شان و باڵی هەڵدەدا خۆشیان دەویست ئێستا بوو تەستا چوو سەنگەری گۆڕی ئیتر هەموو خەڵک ئێستا تفونعلەتی وێگە وەڵڵای من شەرم دەکەم هەر پۆستێک دەکا 195 جوێنی پێدەدرێ یعنی بزانە ئەوانە بەخۆیان ئەوانە هەم کەسێتیان زەلیلە لەبەرەوەی بە ئێستاش بە ملیۆنەها خەڵک دژی پارتی و چێتی هاوڕیان ئینگۆ هەلایەنە نێگەتیڤەکەی مەبینن نا لایەنە پۆزەتیڤەکەش ببینن وەرە لەو سۆسیال میدیایی پارتی و چێتی سووک و ڕسوا بوونە لە ناو ماڵەکانی خۆیان لە ناو تەلەڤیزیۆن و مینبەرە تەلەڤیزیۆنەکانی خۆیان کاکەوە هێ من هەورامیم بڵاوم کردەوە 54 کەس 45 کەس لای چیرە بۆ کردی مەسئولی هەموو ڕێخستنەکانی پارتیە سپۆنسەریش لێ دەنەوانە کاکە خەڵک بڕۆ هەموو ئەوەکان قەت خۆتان پێکەم نەبی خەڵک هەموو بێزارە لێیان نخبەیەکی کەم نەبیتن بۆیە ئەم موقیفانەی سانە بەرزنجیە کەریم گوڵانیەکانە زاهیر جەلالەکانە بێڕسوا بکرێ کاکە هونەرمەند ئەگەر لەگەر هونەرمەند ئەدیب نووسەر ئەگەر ئازاری گەلەکەی تەعبیر ناکات بەو داهێنەی هەیتی بۆ چییە بۆ چیانی بۆ چه هەبیت خۆ کێشەمە تێگە بە هەندێک بێەوە برایم تاتی ساسەیە هونەرێکی بەرزی هەیە بەڵام خاڵی لە ئەخلاق و قیەم یعنی بیژیەک کە زەبدی نیشتیمانەکەی خۆی دەجوڵێتەوە بابی کوردیان داچی کووردە چوو لە ئەفرین لەگە داگیرکردنی ئەفرین بوو بەنمونە ئێبەس کاکە ئەحمەد قایەشت هەیە شڤانی کۆن و ئێستات هەیە بەنمونە کاچی خۆم یعنی دەیان لەو هونەرمە قادر کابانت هەیە حەمەدەزات هەیە بڕۆ دوێ ئێستاش بڕها مەزیدێشێک لە هونەرمەندە هەرە بە مووقیفەکانە هاوڕێیان لە ساناوان بگن مەبەستی مە لێرەوەیە هونەر پەیامەکی ئەخلاقیە ئەوانە خەڵکی پۆپیلارن ئەو نییە برێ ژیانی خۆتی نا کاتێک کە ئەوانە خیانەت دەکەن کاکە لەگەر هونەرێکتانە تەعبیر لە ئازاری ئەو گەلەی بکە بە پێچەوان دەبنە گوتە بێژ و دەموچاو کەری ئەو سڵتە فاسدانە ئەو سڵتە دیکتاتۆریانە کورە قیەم و ئەخلاقیە قورگاکەت هەیە دەنگەکەت خۆشە ئەجا چاوت دەرێ مادام ئەگەر هەر قورگەکەت هەیە ئەگەر ئەو قورگا مووقیفەکی لەسەر نەبی هاوڕێیان جلیە جۆلی بەنمونە هونەرمەندێکی بەتوانە شار بە شار وڵات بە وڵات لۆ فەقیران دەگەڕێ دوو منداڵی سێ چار منداڵی هینایەکە چند ڕەش بوو هینای بەس لە بۆ ئەوی ڕەشبوونەوە بکە لێرەش کارۆڵا هونەرمەندەکە هەرسە مناڵێکی ڕەشیان هینە هەموو لەوەی ئەو ڕەگەزپەرستیە تێک بشێنن جیاوازی لە نێوان ئینسان کاکە ئەوە جوانە پەیامێکی ئینسانی بەجیبێلە من بۆ زانیاری تەلەفۆن بۆ مەکتەبی سانە بەرزنجی کرد کچەکی جوابی داوەمانی زەر بوو وتم وەڵا لەگە تو ناکەم لە بۆ بابیشی کرد گوتی ئەوەیە تەلەفۆن نییە بەس لە خەتی ئێران بەس دەتوانین چاتم نەگە بکەین کورم چیشم بە چاتیە هاوران بینە سەر ئەوەی فازڵ میرانی یا باسی ئومێد خۆشناو ئەوە بکەین ئومێد خۆشناو و بارزان قەساب بە تایبەتی دوای کۆنگرە دیارەوە بەردەوام پارتی تەبیعەتە چی هەیە ململانەی نێوان بەرپرسەکانی خۆی بەهێز دەکات بۆ ئەوەی قەت متفق نەبن پێشان پشتیوان سادق و نەوزات هادی پێرلۆی ئەکرەم مەنتک و مەسوول قید و نازەم چێ بۆ ئەو دەمی دایک سعات ئەو فتنانە پارتی بە خۆی بە مەرکەزی هەڵدەکا بۆ ئەوی یەکگرتوو نەبن و ئێستاش ینی ئەو سراعە زۆرە بەنمونە پشتیوان سادق لەگە ئاری نانەکەلی کە مەسوول قیدووە زۆر بەینیان خراپە زۆر بڵند ببوورە لەبەرەی چێ لەبەرەی پشتیوان سادق هیچ حساب لە بۆ لقی دوو لقی 16 پارتی ناکەی دەوروبەر دەکاتن ئێستاڤە چیە بەس بەخۆی دەچی دەگەڕێتن یعنی ئەو دوو لقا کە ئیشیانە بسنە ناو خەڵک ئەوە بی ئەو بڵندوانە زۆر تووڕە بوون ئەڵێن کاکە کو دەکرێت ینی هیچ زی لە بۆ منە هێشتەوە
تەمەڕودیان کردیە ینی بێزارن لە دەستی دەرێن ستافە چی لە مەکتەب ڕێخستندا نامنەوە قسەیوانە قسەیوانە بەدەستی دوو دەگاتە دەستە من ینی سەرچاوی خۆمانەیە خەڵک کێچکۆ لە من زۆر بەتاقەتن کو دەگەمە ئەو زانیاریانە بڕوا بکە ئەوەندە لی بێزارن دەڵێن پشتیوان بەس خۆشی بە دیاردەخی لە مەکتەبی ڕێخستنیش ستافەش لاوازی دانایە لقەکانیشی هەموو کشتی هەمووی کردیتە بەس خۆی ینی لەناوە خۆیان ئەو مەسوولانەی پارتیش خۆ زۆربیان هەمووەچی ئەوە لەگە یەکتر ناتەبان ناکۆکن ململانەیان هەیە ملی یەکتر دەشێنن بەجە پشتیوان سادق لەگە مەسوولقی 216 مشکلی گەلک زۆرە هیچ سابیان لە ناکە هەمووی بەخۆی دەکە پشتیوان سادق مەسوولی ئەوەیە بۆیە بەنیان زۆر خراپە کورە بابە باسمان کرد چاوەکەم هەرێک هەرستی دەرێ لۆ باسی ئەوەی ناکەی کابرا هاتە قومی لێدە دەرێ وازم لێبینێ بەسە باسمان کرد چاوەکەم خەڵکەکە ڕەخنە دەگری ئەرێ بڕۆ سەرەوە بڕۆ خوارێ بزانە قادر باسی کردیان ئەمر ڕەخنەیەک دەگری خۆ ناکرێ هەموو دەمێ باس بکەین هەزار شتی پارتی و یەکێتی هەیە ئەم خۆم ناتوانم هەموو دەمێ باس بکەم بەرحاڵ دوو ئومێد خۆشنا و بارزان قەساب بینیان زۆر خراپە لە ئێستا بە تایبەتی دوای کۆنگرەی کە باڵی ئومێد و پشتیوانی بردیانەوە باڵی نەوزات هادی خراپ دۆڕایی تر بارزان قەسابش ئۆتۆماتیکی دژە لەبەر برایەکەی وەزائیدەن سرائی سوڵتەی خۆشیان هەیە لەو ئێستا بارزان ماوەکە دەمی چەند کەسێک دەکات زانیاریان پێدەدا لەسەر ئومێد بنووسن ئیستفزازی بکەن یعنی ئەوە هەموو پارتیەکان بە سێبەر و بە ئاشکراکانیان مثلا بەختیار سەعید نووسەرەکی پارتیە تعلیمات لە پاراستن وەردەگرین سائیدەن نمونەیەشی ئەوەش شت دەنووسن ئەوانە بە بەرنامە دەنووسن ها تەهەجوم دەکەن بڕۆن سەریان فەیسەڵ شێخانی هەیە ئەوانە پارەیان دەدرێتێ $100 دەرێن بڕۆ لە ئومێد خۆشناوی بدە ئومێد شکایەتی لای بارزانی کردێ بە پێی زانیاریەکانی من بارزانی نیگەرانە لەو ململانەیانەی ئومێدی خۆش دەدێ لەبەرەوەی ئومێد وزەکی چالاکترە بەرحاڵ ئیتر نازانم یانی چۆنە بەس بەرحاڵ ینی ئەوانش خراپ تێکدری بەربوونە پشتیەک دەشێنن پارە دەدەنە مرتەزەقەکانی خۆیان بۆ ئەوەی شت لەسەر یەکتری بنووسن کورە نازانم کەی ئەو خەڵکە وەڵڵی فێرە ئەدەبوو ئەوە دەبی ئیتر لەو ماوانش کاگرانزەر ئەو خەبەرەی بڵاو کردبەوە کە ئەو دووە فێسەڵ شێخانی و بەختیار سەعید زۆری کەش هەن ینی ئەو پەیج و هەر یەکە و پەیجی خۆی هەیە هەر یەکە و دنیا کشتی خۆی هەیە دژی یەکتری شت دەنووسن هاوڕێیان ملی یەکتر دەشێنن باڵی نێچیر و باڵی ئەوەی هاوڕێیان دوایین ئەوە کە خەبەری گرنگەکە لێرەدایە فازڵ میرانی بەناو دەستەی سکرتێر و دەستەی کارژێڕی مەکتەب سیاسی پارتیە بەس تو شەرەفتان لە دوای کۆنگرە چێ ئاگای لێت چ دەوری هەیە چ دەوری نییە چێ دەزانانی یعنی چی یەکنا چ دەسەڵاتە چێ بووە هەتا ئێستا نێچیریش لی تووڕەوە لەبەر ئەوی لە ترسی ئەوەی نەڵێن باڵی نێچیریە لە نێچیریش دوورکەتەوە نێچیری زۆر لی بێزارە فازڵ میرانی هیچی بەدەست نەمایە ئێستاکە ئۆتۆماتیک مەسعود لی تووڕە بووە گوایە ئەو مسیارەی لەگەر ئەڤین هوروری کردیە ئەڤین هوروری وەخت خۆی ئێمە ئەو کەیسانەمان باس کرد هاوڕێیان با منێ لێرەیەک سەرنج بدەم هەتاوەکو ببورن دێمەوە سەری بەلاو ڕۆژانە ئەو کەیسی مەلا بەختیار و مامناسمم گەورە کرد دەبینم زۆر بڵەیەکێ ئەڵێ پازداران بەس برسکی پازداران هات لەگە پاڤلی دانیشت بۆ ئەوەی نازام کەیسی ئەو 72 بارەگای دیموکرات و کۆمەڵە لەو 1-2 ساڵەی قەپات بۆ هاوڕێنەوە اتفاقی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم و ئێرانە بە پارتی وێچێتیشەوە هەردوو لە بەشدارن 72 بارەگایان قەپات کرا بەداخەوە خیانەتێکی زۆر گەورەی لەگە ئەو برا کوردانەمان دەکەن دیتان پاریژ ئەو لە هەموو لایەک زۆڵمیان لێ دەکەن ئەز دەژێن ئەو برادرانەی قەندیلی ژۆ کوڕۆشەڵات بکەن بێن وەچیوان تەسلیم بن ئاوا هەر ڕۆژێ وەکو قەرەس بیان جێڕن لە شوێنشیاندا بنێن بەرحاڵ ئەدوو کەیسەمان ئیبراز کرد کاکەم دەڵێ پازدار هاتی وتی ئەتو بۆی قێسی مەلا بەختیاری زیندی بکەوە ئەو دەری بکە بۆ ئەو مۆزوعە لە ناوچ کوڕە بابەوازل و تەحلیلە سەقەت و مەقەتانە بینن دوو مانگە ئەچێتی بە خۆی دەزانی مەلا بەختیار کەتنی هەیە ئەمە کەیس دەجوڵێنین من برادرە خەبەرشی دامێ
وتیوانە پارەی لە بارگەی بارزانی وەردەگرن بڕوام پێ بکە ناوڕێیان ئەوی دایمێ ئەنتی پاڤلە ئەنتی پاڤلە ئەوڵا تو خەبەر دەزوڵێنی خەبەریت کەی دێتە دوێ یەکەشکە گوتی کورە بابە ئەوە فەریدون عەبدولقادریش لە شاخ 200,000 دیناری دزی بەناوی ئەوی سوتە کورە یەکەشکە هات گوتی مەلا ملیۆنێک دۆلاری ئەوە کردیە لە پارتی وەگرتیوە تو دەیکێ خەبەر یعنی ئێستا بات لایڤەک دەکەی هەر خەبەرێک دەکەی هەموو کەسێک خەبەریت کە لە دوێ دیە ئەو دەرێ و بریاوەت گوت بە ئەو زانیارت دەمی ئاو بێنە و دەست بشوە پازدار هاتیە و ئیشیانە سەمەناوە کورە بابازدە حەلەق و بەلەقانە بینەوە تەفسیرە وەخت خۆشی دەیانگوت سەردەش عوسمان بز بە بزکە نەمە بە کامیرەی لە دوی بوونە یعنی بڕوا بکە ناوڕێیان پارتیوێکێتیش پاراستن و زانیاریش هیچ شتیان پێ نییە 170 تەقیمات و تەحلیلاتیان ئی کادیرەکانی پاراستن و زانیاری فشۆڵە من لیان نزیکم نەک لەسە خۆم کە دەرێن کە مەسەن شت لە سەمەدە دەگوترێ باز دەکەن کورە دەمری لە پێکەنینان کەن زەعیفن لەوە لەبەر ئەوەی کادیری پاراستن و زانیاری بە پارە ئیش دەکەن مەبدەء نمایە یعنی دەزان فشۆڵە ئیتر شکلیە راپۆرتێک دەدەن یان پەروەردە نەکرانەوەکو ئەو دەستگا هەواڵگریە ئەوروپیانە خۆشەویستیش لە بۆ نیشتیمان و لە بۆ حزبەکەی نەمایە بەس کاکە خەڵک بە هەزاران کەس مەعلومات دەداتە چما بڕوان پێ بکە بە هەزاران کەس هەبووە تا ئێستا لەو 19 ساڵەی مەعلوماتی دایتە من لە هەموو ڕەنگ و دەنگێکدا بە بەلاشیش دەدا ئەمن ئامادەش نیمی هەموو کەسێکی شوەر بگرم ئەگەر نەیناسم ئەگەر سیقەیەک نەبی لە مەبەینی ئەوە بی بەس کاکە کەس لە بۆوان ناکەلۆ لەبەرەوەی بڕوان نەمایە بەوان کەس نمایە ئەجا بەهەرحاڵ مەلا ئەبدای منەوە مەلا بەختیارمی براس کرد کاکە لەگە کاک پاڤێلی لەخۆمان لەگە پازداران تەرسیخمان کرد و ئاستا کردمانەوە ئەدی مام نازم ئەدی پێشترە و کەیسی مەلاوە فازڵ میرانی و ئەڤین هوروری ئەدی پێشتر مسیاری گرچاڵی ئەدی پێشتر ئەبوو چیچۆ ئەدی زیندانی سوسێ ئەدی زیندانیانی بادنان سەدان کەیسیت کە کورە باباز لەو تەحلیلە سەقەتانە بین بڕۆند و خەبەری باشتر دابگرن لەوەی کە هاشتاگ بیتن وەڵات تەقیمەک ئەو میدیای سێبەرە ئێمە خەبەر دادەگرین مسیاربازیمان کرد ئۆ لەگە پارتی تەنسیقی کردیە ئێکاکە من دژی مسیارم ڕوودا و بڵاو دەکاتەم چ بکەم ئێمە دژی سەگ کوشتن و نازانم کوشتنی کوردی یەزیدی و گڵاوکردنی سەگ و مسیار و ئەوانەی کافرە ملعیدە لەگەر پارتیوێکێتیە شت لەسە مەلا بەختیار دەکەم من لەوەتی هەمە لە ئەوە هەموو برادران دەزان لە 84ەوە من دژی ئەو فکرت مزعیزەی مەلا بەختیارم 2 ساڵ لەمەوبەر لە قام لەگە هەردووکان کردی ئەو فەریدین هەمان ئەو قسانم دووبارە کردەوە بەهەرحاڵ بێمەوە سەر فازڵ ژنانی فازڵ میرانی هاوڕێیان مەسعود سڕی کردیە ئۆتۆماتیک قبوڵی نییە هیچ دەوریشی نییە باشترین نمونەوە بە خۆتان دەبینە دوای کۆنگرەی چاردەی پارتی هيكل تهامي عدين معروف خراتر تهامي عدين معروف نائب رئيس الجمهورية بو زور كاسي جانزا نازان بو يدلم هيتي بدا صلاة نبو فازل ميراني هماشتي لهاتيا نيتير هماشتي لهاتيا نك فازل بشكل بناو هشتان او مايا بس مسعود زولي توربو لولي توربو قال لقر افين هروري زوازي متأكد توربو بيقو تيامبرو ديهيني يعني دهيني وقت خوي أما إسارة ماكرم بيشش ما استثار ماكلام وبر يعني أود اللي بالتراقب ده يتلفاز الميداني نزوازك اللي كرت متأكشان تاوب تنا لو ما وانا تبغى جورك يقول برودره بس وازم لبينا بالراب كان مشكلة أن هي لأن وان يتر مسعود جوازور بمؤدبيو ذاك بس كاك مسعود هي من هورامي جوري هي جوري تايبتي هي لقر كتومت دابو أمريكاي أو هي من هورامية ديان بربست لما فازل ميراني خراب لو عقوبة يوان نادي دي دتوي لبر كيف بفازلنا لبر أوي قصدي كتنا السوشيال ميديا أويشتان أوكرت هاوريان برواب كان زور أو كيسانة إما إسارة داك نكرم من أنجوش خلشي تريش كاد أكتيفة لنا السوشيال ميديا بارتي وشتي حسابي لو داك ده رابورت لبرتمي خوتان بيكم نبي بهرحال فازل عقوبة درا هیچ دوري نيا بروابك استا اوي برياري مكتب سياسي دادا سيدات بارزانيا فازل كارتونيا هيچي به دستا جورك خو هيچي نيا وكو موظفك دسي ديتوا فلسي پي صرف ناكري 200,000 ديناري پي صرف ناكري لو ما وانا سيدات بارزاني که بوي مسعود هر بخوش دانيا سرپرشتي بكاتن سرپرشتي مكتب سياسي بكا
100 سیارەی لە هەموو ئەو کادیرە دەرنەچووەکان وەرگرتی تۆ 100 سیارە کە میدیای سێبەری پارتیەوەیان گەورە کرد مەلا بەختیار سیارەی لێ وەرگیراجەوە فەریدون ئەمەش گەورەمان کرد ئەمەش گەورەمان کرد سیارە لێ بەس پارتی 100 کادیر ناوچە و کارجێر ناوچەی سیارەی لێ وەرگرتیتەوە بە ئەمری ئەوەی سودادی کە ئەوە ئیشی فازڵ میرانیە و یەکێ دەفتەر و نیوەچی دەفتەرە و 20 وەرەقەیانداتی بۆی دەقیق بن وتیان بڕۆن ئیش بکەن لە بۆ ئینتخابات ئیشە دەفتەرە و 20 وەرەقەیانداتی بە ئیمزای سیدادی لە کاتێکدا سیدات ئەوکو مەکتەب سیاسیە بەڵام فازڵ میرانی بەرپرسە ئەوکو دەستەی بەرپرسی کارژێڕی مەکتەب سیاسی پارتیە ما ئەوەیە نا بە هیچ دەوری نییە لەوەی نەقڵکردن هیچی بەدەست نییە پارە بەخشین هیچی بەدەست نییە بەخوا دەیانگوت نەفەرێک چی بەکنی گوت بیداوای کۆمەکی کرد وتی وەڵای ئەو سەعاتەی دەستمەیەگە دەری دەدەمێ هیچم لەدەست نییە هیچی لەدەست نییە هیچی لەدەست نییە مەسعود کردیتە قەشمەر ئەوی پارەش دەداتن زاگرۆس فەتا ئاغایەوە بزانم ئەوە پارەکان دەدا بە ئەمری سیدادی بۆیە فازڵ میرانی ئۆتۆماتیک سڕکراوە چی عەلی عەبدوڵڵا جێگری مەسعودی بوو هیچی بەدەسەڵات نەبوو فازڵ میرانی سەبیتە عەلی عەبدوڵڵا ئەجا چی عەلی عەبدوڵڵاش کۆمەڵە قێم و ئەخلاقی نییە لەسەر پرەنسیب ئەوە بی ئەو عەلی عەبدوڵڵا کۆچ کردو کابرایەکی چەپی شۆڕژێر بوو ئیتر هەر بەردەوام بوو لەسەر خۆی بەهەرحاڵ ئەوە بوو ئیتر سڕیان کردی هیچ دەسەڵاتی نییە هیچ حاڵی و ئەوەی نییە لەو ڕوانگەوە کە بکرایە هاوڕێیان دوایین شت کە بڵێم ئێمە لەهۆنی لە ناو میدیای پارتی زۆر بوویتە کێشەیەکی گەورە کە ئەوەیە میدیای پارتی هەمویان ئەڵێن ئەمە بە چەند مانگ ناگەینەکرد مەسروری پارەمان نییە مەسەلەن هێمن لەهۆنیان هینایە ئەوە بەس تەقدیراتە تا 100 کادیری هەیە پارەی خەیاڵی هەیە هەموو دەم دەتوانین تەلەفۆن لەگە مەسروری بکە بەڵام هەموو میدیای پارتی ناگەنە لای مەسروری کورە مەکتەب سیاسیەکانیان سەرکردایەتەکانیان ناگەنێ زۆر نیگەرانن لەو حاڵەتە بۆیە شنجیان نییە قووەتیان نییە کە دەبینێ کەس ئەتوو لە ناو حزب و ڕێخستنەکە دەست لە پشتنت هان نەدرێی تااقەتت نییە خاستن دەبینی نەعەدالەتەکە ئەو هالەیە خاستن دەبینی مەسەلەن ئەوەی لە بۆ هێمن لەهۆنی کە هەڵکەتیە لە بۆ هیچ کادیرێکی پارتی وە هەڵ نەکەتیە بە مەکتەب سیاسی سەرکردایەتەکان هەموو عمریان و شەهیدیاندایە ئیتر بوویە هەموو بێزار بوونە کەس ئیش ناکە بڕوان پێ بکە بە زۆرم لێ ناڵێم هێمن لەهۆنی گوتی بابە 200 کەس لە مەکتەبی ڕێخستن هەیە 85 تا ئێستا لەگە من کۆبنەوە بنە پۆستم لەسەر سەرۆکی دانایە 45 کەس لای چی کردیە کەسیان تااقەتیان نییە ئەزە بۆیە وەزعەش هەیە هاوڕێیان هەموومان وازان باس کرد نامەوێت کاتتان زیاتر بگرم ئەو سەرنجانە لای من هەبوو کە ئەو ململانەیانە هەیە یەک خاڵی کەش بڵێم هاوڕێیان لەسەر انتخابات بە بیرم ماتەوە کورە ئەمەش پیر بووین هاوڕێیان بڕوا کە پیری و هەزار عەیب پارتی ئێستا ئیش من انتخابات دەترسێ یعنی هەموو هەوڵێک دەدا هەتا 20 تەعجیل بکرێتن بۆ زانیاری لە تەک ئەوە هاوکات ئێستا ئیش دەکەن نیوەی لیستەکان ئیمزا پێ بکە ئەگەر نەتیجەکەی بەزەوق خۆ نەبوو انتخاباتەکەی ئڵغا بکاتەوە سەرنجە شەیە بۆ زانیاریتان نیوەی لیستەکان ئەگەر بڵێن ئەو انتخاباتە تەزویر بوو ئڵغای دەکاتەوە هاوڕێیان زۆر سوپاستان دەکەم کاتێکی خۆش بۆ ئێوە کاتێکی ئارام سوپاس بە ئەو برادرانەی چ ئێستا چ دواتر دێن جێ لە ئێمە ڕادەگرن هەر ویستم ئاگادارتان کەم ئەوە من خەڵکی هەولێرم 100 بارەی بکەمەوە زگم بەو شارە دەسوستێ معارەزەیەکی لێ نییە معارەزەکەی ئێستا کوڕەکانی کۆسرەتی لێمان پەیدا بوونە کاک شاڵاو بەهەرحاڵ ببورن ئەو برادرەکە تەلەفۆن دەکا معارەزەی ئەوەیە لێ پەیدا بووە نیتی ئەمن پارتی حکومدارە پارتی لە پای تەختە بڕیاری حکومەت لە دەستوانە بووی لەو ڕوانگەوە من دێم قسە دەکەم ئەگەنا من لەگەڵتاندا مێچەتی پارتی وەکو یەک گەندەڵن وەکو یەک بنەماڵەیین
ئەو حرەکاتانەی هەندە شت پاڤێل دەکات ڕەنگی لە بۆ من ئەم پێم باشە کەسەکە لەم پەر لە بەرامبەر پارتیدا دەنێتن بەڕاستی تەحەدای دەکا وەکو مەلا بەختیاری ملپان نییە ئەو قۆناغە بەڵام هەمان گەندەڵن پاڤێلیش هەم وەکو نمونەیەکە لە مەسرور بارزانی یعنی نە سەقافەتی سکرتێری هەیە نە ڕەفتارەکە نەم حزبەکەی کردە یەکسانی کردی وەکو کۆریای باکوور ئیلا ئاخری لەو ڕوانگەوە من تەرکیزە سە هەولێر دەکەم ئەگەنا من لەگەڵتاندام پارتی وێچێتی ئەوەیە ڕووداوەکی گەورە شووی نەدایە سێچێتی پازماندابی بەڵام ئەمن بۆ خۆم نابینم هەولێر هەموو معارەزەی کورد لە سلێمانیە لەوێن دەڕادرن هەولێری ترسنۆکن ناوێرن بە خۆیان وەکو حزبەکانیش حتا هەولێریەکانیش دەچن لە سلێمانیدا دەنیشن خەڵک ناوێری بە سەردانیش بستە هەولێری ئیهانەی ئەو شارە دەکەن ئەو شارە دەبی لە پشتی ڕابۆستی چێشەکانی گەورە بکەیت و حکوومەتی هەرێم بڕیاری بەدەست پارتیە و پایتەختەکەی هەر لە هەولێرە بوویم لەسەر ئەو ئاساسی ئەگەنە هیچ کێشەم نییە بڕوا بکەن نە لەگە پارتی نە لەگە ماڵی بارزانی نە لەگە بارزان قەساب ئومێت خۆشناوە ئەسڵ هەموو دەیان ناسم لە نزیکەوە لە بۆ من ناخۆشترین شت ئەوەیە کاکە هەموو خەڵکیەک شارین بەڵام مەبادە ئەو شتانە نازانیت کاتە چ خۆش دنیایەک ڕێز و خۆش